بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز لە سەرۆکایەتی هەرێم کۆبوونەوەی نێوان لایەنە سیاسیەکان و سەرۆکی هەرێمی کوردستان بەڕێوەچوو وەفدی باڵای کۆمەڵی ئیسلامیش بە سەرۆکایەتی مامۆستا عەلی باپیر بەشداریان لە کۆبوونەوەکەدا کرد. بەپێی ڕاگەندراوی سەرۆکایەتی هەرێم لە کۆبوونەوەکەدا جەخت لە پێویستی چاکسازی و باشکردنی بژێوی خەڵک و پاراستنی ئازادیەکان و ئازادی ڕادەربڕین کراوەتەوە. ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین وەفدی باڵای کۆمەڵی ئیسلامی لە کۆبوونەوەکەدا چیان خستە ڕوو، کۆمەڵی ئیسلامی کوردستان چۆن بەشداری هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق دەکات و لە ڕوانگەی کۆمەڵی ئیسلامیەوە چۆن یەکرێزی لە کوردستان دروست دەبێت. لە سەرۆکایەتی هەرێم لایەنە سیاسیەکان و سەرۆکی هەرێم کۆبوونەوە و گفتوگۆیان لەبارەی کێشەکانی هەرێم و پەیوەندیەکانی هەولێر و بەغدا کرد. وەفدی باڵای کۆمەڵی دادگەری بە سەرۆکایەتی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵ و بە ئەندامێتی فاروق عەلی ئەندامی ئەنجومەنی باڵا بەشداریان لە کۆبوونەوەکەدا کرد. وەفدی کۆمەڵ جەختیان لە باشکردنی گوزەرانی خەڵک و ئەنجامدانی چاکسازی ڕاستەقینە و چەسپاندنی دادگەری و مەترسیەکانی گەندەڵی و ناعەدالەتی لەسەر هەرێم کرد. دوای کۆبوونەوەکەی نێچیروان بارزانی سەرۆکی هەرێم و لایەنە سیاسیەکان سەرۆکایەتی هەرێم ڕاگەندراوێکی بڵاو کردەوە و تێیدا هاتووە لە کۆبوونەوەکەدا بارودۆخی عێراق و ناوچەکە و پەیوەندیە دەرەکیەکانی هەرێم و سەردانی نێچیروان بارزانی بۆ فەڕەنسا و پەیوەندیەکانی هەولێر و بەغدا و دیالۆگی استراتیژی ئەمریکا عێراق و بەشداری و ڕۆڵی هەرێمی کوردستان تێدا و هەڵبژاردنەکانی عێراق و بارودۆخی ناوخۆی هەرێم و پەیوەندی نێوان پێکاتە و لایەنە سیاسیەکان تاوتوێکرا. لە بەشێکی دیکەی ڕاگەندراوی سەرۆکایەتی هەرێمدا باس لەوە دەکات لە کەشێکی ڕاشکا و کراوەدا کێشە و نیگەرانیەکان خرانە ڕوو جەخت لە پێویستی و گرنگی یەکڕیزی و تەبای و گفتوگۆ و لێک تێگەیشتن لە نێوان لایەنە سیاسیەکاندا بۆ چارەسەرکردنی کێشەکان کرایەوە. هەر بەپێی ڕاگەندراوەکەی سەرۆکایەتی هەرێم لە کۆبوونەوەی سەرۆکی هەرێم و لایەنە سیاسیەکان بە گرنگیەوە جەختیان لە پرۆسەی چاکسازی و کارکردن بۆ باشترکردنی گوزەرانی هاوڵاتیان و پێویستی پاراستنی ئازادیەکان و ئازادی ڕادەربڕین کردەوە. هاوکات کۆبوونەوەکە پەسەندکردنی یاسای بودجێ عێراقی بە هەنگاوێکی ئەرێنی لە بەرەو پێشچوونی پەیوەندیەکانی نێوان هەرێم و حکومەتی فیدراڵی لە قەڵەمدا و هیوای خواست یاساکە جێبەجێ بکرێت و ڕنگدانەوەی ئەرێنی بەسەر ژیان و گوزەرانی هاوڵاتیان و دۆخی ئابووری عێراق و هەرێمی کوردستانەوە هەبێت و ڕێخۆشکەر بێت بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەردوولا لەسەر بنەمای دەستور و لە چوارچێوەی سیستمی فیدراڵیدا. کۆبوونەوەی سەرۆکایەتی هەرێم و لایەنەکان لە کاتێکدا کە دۆخی هەرێمی کوردستان لە قەیراندایە و گەندەڵی و قاچاقی ڕووی لە زیادبوون کردووە و حکوومەتی هەرێمیش هیچ هەنگاوێکی ڕاستەقینەی بۆ ئەنجامدانی چاکسازی نەناوە. بۆیە لە کۆبوونەوەکەدا تیشک خرایە سەر مەترسیەکانی ئەنجام نەدانی چاکسازی و بەردەوامیدان بە گەندەڵی. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لە سەرم پرسە میوانداری بەڕێز فاروق عەلی ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەریمان کردووە. کاک حاجی بەخێر بێن، سوپاس بەهام دەبووتان بەخێریش بێن. وەگەر سەرتا لەوە دەست پێ بکەین بۆچی کۆمەڵی ئیسلامی بەشدار بوو لە کۆبوونەوەی سەرۆکایەتی هەرێم و لایەنە سیاسیەکان و لەوێشدا وەکو وەفدی کۆمەڵی ئیسلامی چیتان خستە ڕوو؟ بەنای خۆی بەخشندەی میێرەبان، سڵاو و ڕێزم بۆ بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام، سڵاو بۆ ئێوە. دیارە کۆمەڵی دادگەری کوردستان وەک تا ناوەکەمان فێر دەبین کاتێک دەیێت وەک لایەنێکی سەرەکی لە پێکاتەی سیاسی لە هەرێمی کوردستان تا ئەندازەیەکی زۆر خۆی بە بەرپرسیار دەزانێت لە بەرامبەری ئەو کێشە و گیر و گرفت و ڕوودا و بەسەراتانەی کە لە هەرێمی کوردستان ڕوودەدەن چ لە ناوخۆ چ لە دەرەوە، بە تایبەتی ئەوانەیان کە پەیوەستە بە ژیان و گوزەرانی هاوڵاتیانەوە بەرپرسیارەتی بە ئەندازەی ژمارەی کورسیەکانی بە ئەندازەی بوون و کاریگەری لە گۆڕەپانەکە خۆی بە بەرپرسیار دەزانێت و هەوڵی چارەسەرکردنیان دەدا و ئەم چارەسەریانە لە هەرکوێ بێ کۆمەڵی ئیسلامی شەرم ناکا بە شوێنی چارەسەریانە دەگەڕێ و پەنایان بۆ دەبا. دیارە بەشداریشی لە کۆبوونەوەکەی ئەمڕۆی سەرۆکایەتی هەرێم لەگەڵ حیزب و لایەنە سیاسیەکان لەوە سەرچاوە دەگرێت بەوەی کە دەبێ بەشێک بێت لە چارەسەری ئەو کێشە و گیر و گرفت و قەیرانانەی کە ساڵهای ساڵە
هاوڵاتی پێوە مبتەلایە و تا ئەندازێکی زۆر لە ژیان و گوزەرانێکی سەخت و ئاڵۆزایە بۆیە لەو ڕۆ بەشداری کردووە و پێشمان وایە ئەو جۆرە بەشداریانە تۆ ئەگەر تەنها لە میدیا قسە بکەی وە لە نزیکەوە لە واقعە نتوانانی ئەم قسانە بکەی پێم وایە زۆر کاریگەریان نەبێ من ئەگەر قسێک لە میدیا بکەم کاریگەر بێ بەڵام لەوێ قسەکە هەمان قسە بکەم و کاریگەری نەبێ هیچ مانایەک نابەخشێ مادەم قسە هەر قسە بێ لە نزیکەوە لەوانەیە کاریگەری باشترە و کۆمەڵی ئیسلامیش بەعادەتی گرتووە و کاتێک کە ڕوبەڕوو قسەیەکە قسەکانی جددیترن لەو قسانی کە لە میدیا دەیکا چونکە ئاماج لە لای کۆمەڵی دادگەری ئەوەیە کە چارەسەری کێشە و گیرگرفت و قەیرانەکان بکە مەبەستیەوە نییە بەشێک بێ لە خۆ بە پاڵەوانکردن خود میحوەر نییە بە ئەندازێ ئەوەی هاوڵاتی میحوەرە بۆیە کۆمەڵی دادگەری بەتایبەتی ئەمڕۆکە مامۆستا عەلی باپیر وەک سەرۆکی کۆمەڵی دادگەری سەرۆکایەتی شاندی کۆمەڵی دەکرد زۆر بە ڕاشکاوانە کێشە و گیرگرفتەکانی ئاماژە پێ کردووە و قسەی لەسەر کردوون کە هیچی پەیوەست نەبوو بە خودی کۆمەڵەوە بە ئەندازێ ئەوەی کە هەر هەمویان پەیوەست بوون بە کێشە و گیرگرفتی هاوڵاتیانەوە و شێوازی چارەسەرکردنیان و چۆن کۆمەڵ بتوانێت بە هەماهەنگی لەگەڵ لایەنە سیاسیەکانی کە هەر هەمویان بە بەرپرسیارانە قسەیان لەسەر کێشە و گیرگرفتەکان بە دیاریکراوی لەسەر دوای قسە لەسەر عێراقی ژەکەین بەس پێیوەست بە ناوخۆی هەرێم بۆ چوونی کۆمەڵی ئیسلامی چی خراە ڕوو وەفدی کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی دادگەری و تەکیدی لەسەر چی کردەوە بڵین لەو کۆبوونەوەیدا بەڕێزمەوە ساڵی باکرد ئەو کاتێک کە قسە دەکات زۆر ڕاشکاوانە قسە دەکات قسەکانیشی لە دڵسۆزیەوە سەرچاوە دەگرێت و ئامانجیشی چارەسەرکردنی کێشەکانە نەکتە ناقسەکردن بۆیە لە چەند خاڵێکی جەوهەریە ئاماژەی بە قسەکانی خۆی کرد جەنابی مامۆستا یەکێک لەوانە کە تەباین نێوخۆ گرنگە و هیچ شتێک بەبێت تەبایی نایەتە دی بەڵام تەباییش بناغەکەی دادگەریە ئەگەر ئێمە نەتوانین دادگەری لە هەریمی کوردستانە بچەسپێنین کۆمەڵێ پڕ نەبێ و کۆمەڵێ قڕ کۆمەڵێک لەسەر حساب و بژێوی هاوڵاتیان نەبنە ملیاردێر و کۆمەڵێکیش قوتی ڕۆژانەیان نەبێ ئەمە هەرگیز تەبایی دروست نابێ کاتێ دەتوانین بڵین تەبایی دروست دەبێ کە دادگەری بچەسپێنێ دادگەری چەسپێنرا هاوڵاتیان هەمویان بە شێوەیەکی دادگەرانە ژیان دەکەن و گوزەران دەکەن و کۆمەڵی قڕ نابێ و کۆمەڵی پڕ خاڵێکی کە جەختی لەسەر کرایەوە پێویست بەوە ئاماژەی بەوە کرد کە پێویست دەکات شوێنێک کۆبوونەوەیەک مەجلیسێک هەبێ کە حیزب و لایەنە سیاسیەکان لەخۆ بگرێ و تیا کۆ ببنەوەەوە بە هەمویانەوە بتوانن بە ئەندازەی بەرپرسیارەتیان چارەسەری کێشە و گیرگرفت و قەیرانەکان بکەن ئەو ناتەبایی کە لە هەرێمی کوردستانە هەیە کاریگەری هەبووە لەسەر پێگەی هەرێمی کوردستان وای کردووە لە بەرامبەری حکوومەتی عێراقا بە لاواز دەرکەوە و ئەو لاوازیەش وای کردووە کە زۆربەی هەر زۆری داخوازیەکانی گەلی کورد ڕۆژ بە ڕۆژ بەرەو لاوازبوون بڕۆن ئەگەر لە دوای ڕژێمی ڕوخانی ڕژێمی بەعس لە 2004 هەرێمی کوردستان بەهێز بوو دەیتوانی حکوومەت یەک لە دوایەکەکان لە هەولێرەوە تەشکیل دەکران بەڵام ئێستا حکوومەتەکان ببێ ڕازیبوونی هەرێمی کوردستان تەشکیل دەکرێت ئەمەش هۆکارەکەی و ناتەباییەیە ئەو نادادگەریەیە کە لە هەرێمی کوردستان هەیە بۆی ئەگەر مەجلیسێکە بێ هەموو کۆ ببێتەوە و لەنا ئەو مەجلیسا وتوێژ بکرێت لەسەر چارەسەری قەیرانەکان کێشەکان و چارەسەریان بۆ بدۆزرێتەوە و ڕنگدانەوەی هەبێ لەسەر ئەرزی واقع ئەوە پێمان وایە چارەسەری کێشەکان دەکرێت بەڵام ئەگەر تەنا کۆبوونەوەیەک بێ و هیچ ڕنگدانەوەیەکی نەبێ و تەنا لە ئەعلامە قسەوباسی لەسەر بکرێت ئەوە پێمان وانە ئەم جۆرە کۆبوونەوەانە کاریگەریان هەبێ و جاری کەش ئیدامەیان هەبێ خاڵێکی کە ئەو کێشە و گیرگرفتە سەرێکیانی کە لە هەرێمی کوردستانەوە جێدیان هەیە یەکێک لەوانە چارەسەری بڕینی موچە دەبێ بکرێ بە تایبەتی دوای ئەو ڕێکوتنامەیە کە لەسەر بوجە و لەسەر میزانیە لە عێراقا کراوە لەگەڵ هەرێمی کوردستانە کراوە هەموو پیان وایە ڕێکوتنامەکە بە شێوازێکە کە دەبێ چارەسەری بژێوی هاوڵاتیان بکات و چارەسەری بڕینی موچە بکات
ئەگەر ئەمە چارەسەر نەکە کەواتە ئەم هەڵا و بەزم و پیاگوتنەی لە پێناوی چی بوو بۆیە هاوڵاتی و تەواوی حیزب لایەنە سیاسیەکان کۆبوون بەوەی کە چاوەڕوانی جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنامە لەسەر لە نێوانی هەرێم و بەغدادا کە لەسەر بوجە و میزانیە کراوە دەبێت بچێتە بواری جێبەجێکردنەوە وەلایەنی هەرێمی کوردستان دەبێت پابند بێ پێیەوە خاڵێ نەدا بەدەستەوە کە لایەنی عێراقی بیکاتە بەهانە بۆ ڕێکەوتنامەکە پاشگەز بێتەوە و ئەو ڕێکەوتنامەش کراوە دەبێت هاوڵاتی سوودی لێوەربگرێ ئەگەر هاوڵاتی هەروکو خۆی وابێتانێ موچە و بژێوی فەرمانبەران ئەوە پێمان وایە هیچ سوودێکی نەبوو ئەو ڕێکەوتنامە و پێ هەڵدانشی ضرور نەبوو زیادکردنی باج و ڕسومات و زەریبە لەسەر هاوڵاتیان دەبێت چارەسەر بکرێ ناکرێ باج و زەریبە لەسەر کاسبکاران لەسەر تەواوی چین و توێژەکان زیاد بکرێ وا بکە کە وەبەرهێنەری ناوخۆ نەتوانن بەرهەمهێنان بکەن کارگە ناوخۆیەکان دابخرێ سنوورەکان بۆ قاچاقچێتی بەکاربهێنرێت ئەمە دەبێت چاکسازی تیا بکرێ و باج و ڕسومات لەسەر هاوڵاتیان کەم بکرێتەوە خاڵێکی کە مۆزوعی حاڵەتی ئەمنیە کە هاوڵاتیان بەداخەوە لە سای حکوومەتی هەرێمە ناتوانن لەسەر ژیان و گوزارانی خۆیان ئەمین بن پەلامار نەدرێن و زیندانی نەکرێن و توهمیان بۆ دروست نەکرێن پشتی ڕۆژنامە نووسەکان کە گیراون و بۆ شێوازە حکوم دراون و زۆر بە ڕاشکاوانە سەرۆکی دادگەری سەرۆکی کۆمەڵی دادگەری ئاماژەی پێکردکەوە نیگەرانێکی زۆری لە لای ئێمە و هاوڵاتیان دروست کردووە پێویستە سەرۆکایەتی هەرێم ڕۆڵ بگێڕێ لە چارەسەرکردنی ئەو دۆسیە چونکە تا ئەندازێکی زۆر زوڵ مستەمی پێوە دیارە هەموو نیگەرانی لە ناوخوا دروست کردووە و هەرێمیشی لە دەرەوە ناشرین کردووە پێویست بەوە دەکا کە زۆر شەفافانە ئەو دادگایە بکرێت وە ئەو هاوڵاتیانی کە بۆ شێوازە سزا دراون دەبێ ڕێوشوێنێکیان بگیرێتە بەرکە مافی خۆیان ناکرێ بدێتە ئەو کێشە چارەسەر بکرێت خاڵێکی کەش ئەو هێرشە ناڕەوایی کە لە ئەخلاق و خوڕەوشتی کۆمەلگا خەریکە لە ڕێگەی چەند میدیایەکەوە بەداخەوە خێزانەکان هەڵدەوەشێنرێتەوە بابەتی خوڕەوشت بە تەواوەتی لە ناو کۆمەلگا خەریکە لاواز دەکرێت دیارە مانەوەی هەر میلەت و گەلێک پەیوەستە بە مانەوەی خوڕەوشتیانەوە ئەگەر ئێمە گرنگی بە خوڕەوشتی هاوڵاتیان و خێزانەکان نەدرێ و میدیا بەشێک بێ لە دروستکردنی فەوزایەکی نەئەخلاقی کە خەریکە کۆمەلگای کوردەواری بە تەواوەتی هەڵدەوەشێنێتەوە بەرەوە لێواری لە ناوچوون دەیبا لە ڕێگەی لە بوارەکانی ئەخلاق و خوڕەوشتا ئەمە لە ڕاستیان ماینی گەرانیەوە پێویست بۆ دەکا کە هەموو لایەک جەخت لەسەرەوە بکەنەوە ئەو جۆرە میدیانەوە ئەو جۆرە کارانی کە دەکرێت کۆمەلگا بەرە و هەڵدێر دەبات لە ڕووی خوڕەوشت و ئەخلاقەوە دەبێت چارەسەر بکرێ ئەگەرنا زۆری نەماوە هەرێمەکەمان ڕوبەڕووی لە ناوچوون بچێ ئەگەر بەم شێوازە بەردەوام بن حکومڕانی بەم شێوازە ناچێت بەڕێوەی پێویستی بە چارەسەرکردن دەبێت ئەمە بەشێک بوون لەو قسانەی کە سەرۆکی کۆمەڵی دادگەری ئاماژەی پێکردوە تەواوی لایەنە بەشدار بۆکانی لەم چوارچێوە قسە و باسی خۆیانیان کرد و نیگەرانی خۆیانیان دەربڕی باشە بەس سەبارەت بەوەی کە یەکریزیەکە چونکە تەفسیری ئێوە وەکو کۆمەڵی ئیسلامی جیاواز نییە بۆ یەکریزی لەگەڵ کۆمەڵی دادگەری لەگەڵ لایەنەکانی دەستەڵاتە ینی کۆمەڵی دادگەری ئەوی کە بە ڕێز و مامۆستاش لێ ئاماژەی پێکردو کە پێی وایە لە تا دادگەری بەرجەستە نەبێت گەندەڵی بنەبڕ نەکرێت مەسەرەن شەراکەت نەبێت لە بڕیارە ئەو یەکریزیە دروست دەبێت چکە ڕەنگە یەکریزی لە ڕوانگە لایەنەکانی دەستەڵات بریتیبی لەوەی کە بەیەکەوە ئەوانە کاتێک کە پێویست بن هەموو لایەنەکان بەیەکەوە بن تەمەەن لە ڕاستیە لایەنەکانی دەسەڵاتی ژۆن تەبانین بەیەکەوە تاکوونی هەموو لایەنەکانی دەسەڵات پیان وابێ یەکریزی دەبێت بەو شێوازە بێت کە ئەوان دەیانەوێت باش من پێم وایە ئێستا یەکریزی بە شێوەیەکی گشتی لە ناو هەرێمی کوردستانە وجودی نییە تەنانەت لایەنە بەشداربووەکانی گلەی و گازندەیەکی زۆریان لەیەکەیە لەسەر شێوازی ئەو شەراکەتی کە حکوومەتی هەرێمی لەسەر پێکێنراوە و ئەو یەکریزی کە هەموو لایەک داوای دەکەن پێویستە بەو دادگەریەی کە لە بژێوی و ژیان و دەسەڵاتی تەواوی تاکەکانی کۆمەلگا هەبێ پێویستە حکوومەتێکی هاوڵاتی بێ نەک ستەم لەسەر هاوڵاتی بکە بێگومان ئەو یەکریزیە هەمومان داوای دەکەن دەبێ لەسەر حسابی دادگەری بێ و لەسەر حسابی بژێوی و گوزەرانی هاوڵاتی بێ نەک لەسەر حسابی دەسەڵات بداتە کۆمەڵێکی فەرمانڕەوا هاوڵاتیان بچەوسێنێتەوە ئەمەش نابنێت یەکریزی و تەبایی باشە بەس وەکو موچەکەش ئەوەی کە بەڕێزت لە کۆبنەوەکەش باس بێکراوە وەکو کۆمەڵی ئیسلامی پێتان وایە ئێستا هیچ پاساوێک ماوە
بۆی کە لێبڕینی موچە بەردەوام بێت لەگەڵ زیادبوونی نرخی نەوت و لەگەڵ چوونە بواری جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنامەی کە لە نێوانی هەرێم و بەغداد کراوە لەسەر میزانی و لەسەر بوجە لەگەڵ ڕێخستنی داهاتە ناوخۆیەکان و ڕێخستنی خاڵە سنووریەکان بە بۆچوونی ئێمە و تەواوی هاوڵاتیان و تەواوی لایەنە سیاسەکان هیچ بەهانەیەک نەماوە بۆ لێبڕینی موچە و کەمکردنی موچە تەنانەت دەبێت قسە لەسەر ئەو پاشەکەوتە موچەیش بکرێت لە ماوەی ڕابردوو لە هاوڵاتیان بڕاوە کەس نازانێت سەرنجامی چی دەبێت بۆی بە تەسەوری ئەمە چیتر دەکرێت ماوەیە چاوەڕوان بکرین کە بزانین چەندێک دەچێتە بواری جێبەجێکردنەوە چونکانێک پیان وایە مەرج نییە لە ینی بەغداد پابند بێ بەم ڕێکەوتن نامەوە بە تایبەتی کە هەڵبژاردن لە ئارای و پێدەچی هەڵبژاردنەکە لە وادی خۆیان بکری احتیمالە بە شوێن بەهانەیەکەوە بگەڕێن بۆ ئەوی ڕێکەوتنامەکە جێبەجێ نەکرێت بەڵام تا ئەو کاتێکەوە جێبەجێ دەکرێت پێمان وایە هیچ بەهانەیەک نییە بۆ کەمکردنەوەی موچە و بۆ چاکنەکردنی بژێوی و گوزەرانی هاوڵاتیان و بۆ ڕێکنەخستنی سیستەمی بەڕێوەبردن لە هەرێمی کوردستانە ئەگەر لە ئێستاش ئەمە چاک نەکرێت ئەوە پێم وایە ئەو لایەنە بەشداربووەکانی حکوومەتی هەرێم بەرپرسیارە بن لە بەردەم هەڵوەشاندنەوەی ئەو حکوومەتێک کە ئێستا ناوی کابینەی نوێمە باش بەزوو خۆتان ئەو لایەنەکان بڵین کە بەرپرسیار بن لە لێبڕینی موچەی بەزۆک و کۆمەڵ خۆتان چ لەو کۆبوونەوەوانە چ لە ڕێگەی پەرلەمانەوە چ لە ڕێگەی میدیاوە فشارتان کردو بۆی ئەو زوڵمی لێبڕینی موچە لەسەر بڵین موچە خۆران هەڵبیگیرێ لە کاتێک ئێستا پەرلەمانتەران بازەوەکەن داهاتەکە لە سەروی تریلیۆنێکە ینی 100 میلیاری هەر لە موچەش زیاترە بەبێ ڕێکەوتنی بەبێەوەی کە ڕێکەوتنیش لەگەڵ بەغداد بکەن خۆتان فشارتان کردووە هەڵەسی کۆمەڵی دادگەری هەر لە سەرەتاوە هەڵوێسێکی ڕوون و ئاشرا بوو ئەو کاتش کە لە کابینی هەشتم بەشدار بووە نەیاری ئەو کەمکردنەوەی موچە بوو نەیاری پاشەکەوتکردنی موچە بووە بە ئێستاشەوە پێمان وایە چیتر بەهانەیەک نییە بۆ لێبڕینی ئەو موچە زۆر بە ڕاشکاوانە بەس فشارەکەتان کردو لە سەراستی پەرلەمان و ڕاشکاوانە لە ئاسی پەرلەمانە لەو میدیایە کە تۆ کاریتیا دەکەێت و لە بەرنمەکانی خۆتا لە هەڵوێست و مووقفە سیاسیەکانە لە لێدوانی بەرپرسانی کۆمەڵی ئیسلامی بەردەوام جەخت لەوە کراوەتەوە چیتر سەردەمی کەمکردنەوەی موچە و لێبڕینی موچە لە ژێر هەر ناوێک هەبێ نەماوە پێویستە ئەو موچەیەی و ئەو بوجەیەکەوە دێتە بەردەستی بەرپرسانی حکوومەتی هەرێم بە شێوەیەکی دادگەرانە دابەشی بکەن و ئێساش هەموو لایەک دڵنیا دەکەینەوە ئەوەی کە دێتە دەردەستی بەرپرسانی حکوومەتی هەرێم لەلایەن حکوومەتی ناوەندیەوە لە داهاتی خاڵە سنووریەکانەوە لە داهاتی ناوخۆوە لە فرۆشتنی نەوتەوە پێم وایە ئەگەر بە شێوەیەکی دادگەرانەوە بە شێوەیەکی ڕێک و پێک دابش بکرێ بەسەر هاوڵاتیانە لێت لە موچەی زیاد دەبێ و بەشی پەرپێدانی پارێزگاکانیش دەکات و بەشی خزمەت گوزاریش دەکات باشە بەزوەکو ئەوەی کە باسی بڵێن لە کۆبوونەوە باسی ڕێکەوتنی هەرێم و بەغداش کرا ئێوەکو کۆمەڵ ئەم ڕێکەوتنە بە باشە دەبینن یاخود لەسەر ئاستی پەرلەمانی عێراقیش نوێرانی خۆتان ئەنێرکی خوان جێبەجێ کرد و بەرامبەر بە موچە خۆران و خەڵکی کوردستان لە بڵێن لە یاسای بودجێ عێراق یەکێک لەو خاڵانێک کە لە کۆبوونەوەی ئەمڕۆ ئاماژەی پێکرا سوپاسی تەواوی نوێنەرانی هەرێمی کوردستان و بە تەواوی فراکسیۆن و لیستە جیاوازەکانەوە کە ڕۆڵی کاریگەریان بینی لە بەڕێکردنی ئەو میزانیەیە و ئەو یاسایە و ئەو ڕێکەوتن نامەیە هەموو لایەن ڕۆڵی کاریگەریان بینی بوو وە سوپاسیان کردن لە تەواوی نوێنەرایەتەکان و لە بەتایبەتیش لە جژنەی دارایی و پێمان وایە ئەگەر هیچ خاڵێکی گرنگ نەبێ بە یاساییکردنی فرۆشتنی نەوت لە هەرێمی لەلایەن هەرێمی کوردستان و بۆ خۆیەوە خاڵێکی گرنگە لە کۆبوونەوەکە جەخت کرایەوە بەڵام پێویستە ئەم بە یاساییکردنە ڕنگدانەوەی لەسەر واقعی هەرێمی کوردستان هەبێ و شەفافێەوە هەموو لایەک ئاگیان لێبێت کە ئەم بە یاساییکردنە نەوتەکە چۆن دەفرۆشیەوە نرخەکەی چیەوە پارەکەی بۆ کوێ دەچێەوە لە کوێ سەرف دەکرێت باشە بەزوەکو بڵێن هاوپەیمانی هیواش لە بەغداد بە دیاریکراوی کە کۆمەڵیش لە ناویدەیە پێتان وایە نوێنەرەکانتان لە بەغداد بارکی خۆیان هەستاون بەرامبەر بە موچە خۆران وە خۆتان بەردەوام پشگیریەوەن کە ئاسایی بوونەوەیە کە بێت لە پەیوەندیەکانی هەرێم و بەغدایە لە مەسلەی موچێ لە مەسلەی مافەکانی تری خەڵکی کوردستانە ینی هەوڵی هیچ لایەنێک ئێمە بەنادیدە نەگرین باشترە پێم بەڵام لە ناو هەموو نوێنەرەکانە هاوپەیمانی هیوا پێمان وایە ڕۆڵێکی کاریگەریان هەبوو لەسەر ڕێکەوتن نامەکە و هەر لە کاتی خۆشیان سوپاسکران
بە تایبەتی کۆمەڵی دادگەری زۆر بە ڕێک و پێک و زۆر بە ڕاشکاوانە سپاسی هەڵوێستەکانی کردبەوەی کە ئەوان ڕۆڵی باشیان بینی بە تایبەتی کە نوێنەرانی هاوپەیمانێتی هیوا لە ناو لیژنەی داراییە زۆر لێبڕاوانە جەختیان لەسەر بەشی هەرێمی کوردستان کردەوە لە بوجا بۆ پێشم وایە زۆربەی خاڵەکان کە ئەوان داکۆکیان لێ کرد و تعدیلیان کرد لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بووە لە بەرژەوەندی ئەو پشکە بوو کە بۆ هەرێمی کوردستان دیاری کرابوو بۆیە بەدڵنیاییەوە سپاس کران و ڕۆڵیان بەرز نەخێنراوە و بەرز دەنرخێنرێ و هەتا کوونەی ئەو یاسا جێبەجێ بکرێ ڕۆڵ و کاریگەری ئەوان لەسەر ڕێکەوتن نامەکە لەلایەنی ئێمە وەکو کۆمەڵی دادگەری بەرز دەنرخێنەوە لە لای تەواوی هاوڵاتیانیش ئەندامانی هاوپەیمانێتی هیوا ڕێزیان دەگیرێەوە بەرز ڕۆڵەکەیان دەنرخێن. باش بەزووکەوەی کە جەخل لە چاکسازیش کراوەتەوە ئێوە خۆتان وەکو کۆمەڵی دادگەری لەوە تێم کابینێ پێکات و تقریبان نوێی تەمەنی خەریکە دەڕوات هیچ چاکسازێکی ڕاستەقینەتان بینیوە بۆ لە مەسلەی نەوتە خاڵە سنووریەکانە لە بواری شەفافەتی دەهاتە یاخود دۆخەکە خراپتر بووە یاخود دەبێت چی بکرێ فشار لەکوێوە بکرێ بۆی ئێمە نەک تەنها ئێمە وەکو لایەنێکی ئۆپۆزیسیۆن یان لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئاگیان نەبێت لە داهات ئاگیان نەبێت لە خەرجی ڕازی نەبن لەو چاکسازی کە بڕیاری لەسەر درابوو کابینەی نوێیەم چاکسازی بکە و کاردانەوەی بەسەر بژێوی و ژیانی هاوڵاتیانەوە هەبێ بەڵکو لایەنە بەشداربووەکانی کابینەی نوێیەم ئەوانیش بە هەمانشیەوە نیگەرانن لە ئەدای و بەڕێوەبردننی کابینەی نوێیەم لە شێوازی ئیدارەدانی لە بواری داراییە لە شەفافیت لە داهات و خەرجیەکانە لە بواری ئەمنیە لە بواری پەیوەندی سیاسی و دیبلۆماسیەکانە تەنانەت لایەنە بەشداربووەکانیش تا ئەندازەیەکی زۆر لەوانی خۆزگە بە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بخوازن و پێیان وایە ئەوانیش زیاتر لە ئۆپۆزیسیۆن ئاگیان لە کاروباری بەڕێوەبردننی دەوڵەت نییە و پێشیان وایە ئەوەی کە هەیە شەراکەتێکی ڕاستەقینە نییە. باش بەزۆک خۆتان پێتانە هیچ کراوە لە چاکسازیەکە بۆ نمونە ئەوانەی کە بانگشەی بۆ نمونە ڕەقساندنی هەلیکاریان دەکرد شەفافیت کاتێک دەڵێن شت کراوە کە لەسەر ئەرزی واقعە بیبینین ئێمە تا ئێستا بڕینی موچە دەبینین نەبوونی ئازادی ڕادەربڕین دەبینین باش گرتنی ڕۆژنامەنووس و زیندانیکردن و ئەشکەنجدانی لەسەر ئازادی ڕادەربڕین دەبینین تۆمەتبارکردنی خەڵکی دەبینین ناشەفاوی لە خەرجی و داهاتەکانە دەبینین کەواتە ئەوەی کە ناوی نراوە چاکسازی هێشتا وجودی نییە و هاوڵاتیان سودمەند نەبوون لەژێر کابینەی نوێیەما کە ئیدعای چاکسازی دەکرد. باش تەوەرێکی تر مەسلەی هەڵبژاردنەکان بوو بە دیاریکراوی هیچ بڕیارێک درا لەبارەیەوەی کە هەڵبژاردنەکان چۆن بکرێن یاخود دوایی لەسەر کۆمەڵی دادگەریش قسە دەکەین کە چۆن بەشداریەکە بڵێن لە کۆبوونەوەکە تەنها باسی ناوچەکانی جێناکۆ کرا لە کەرکووک و شوێنەکانی کە ئەگەر کورد لەوێ تەبا نەبێ یەکلیز نەبێ یەک مووقیف نەبێ ئەوە ئەو پێگەیی کە هەیەی لەوێ لە دەستی دەدا ساڵەهای ساڵ بوو کەرکووک هۆکاری شکست پێهێنانی دانوستان و ڕێکەوتن نامەکان بووە لەگەڵ لە نێوان کورد و حکوومەتی ناوەندا ئەگەر ئێستا کورد بۆ خۆی تەبا نەبێ و بە یەک پارچەی نەگەڕێتەوە بۆ کەرکووک ئەوە ژماری کورسەکان لە کەرکووک لە دەست دەدا کە لە دەستی داکەواتە کەرکووک لە دەست دەچێت بۆیە باشترین چارەسەر بۆ لە دەستنەدانی کەرکووک و منتیقەی جێناکۆکەکان ئەوەیە کە کورد بتوانێت یەکلیست بێ لەو لیستا کێ دەردەچێ و کێ دەرناچێ گرنگ نییە گرنگ ئەوتانێکە کورد نوێنەرایەتی خۆی بکە لە کەرکووکە بەڵام لەسەر ئاسی هەرێمی کوردستان ینی قسەیەکی ئەو تۆ نەکرا کە چۆن بچینە ناو هەڵبژاردنەکانەوە لەبەرەوەی کە ژماری کورسەکان لە هەرێمی کوردستانە دیارە وازەحە. باش بەسکە حاجی وەکو بڵین کەرکووک و ناوچە جێناکۆکەکانیش جگە لە کەرکووک بڵین شنگال و ناوچەکانی تر هیچ بڵین نینەوەش هیچ بڕیارێک درا یاخوتەر تەنا قسە بوو یان هیچ بڕیارێک هەبوو تەنا قسە بوو پێدەچێت لە پاشم کۆبوونەوە وەفدی سەرۆکایەتی هەرێم سەردانی حیزب و لایەنە سیاسی بەشداربووەکان بکات و لەوێ ڕاوێژی زیاتر بکرێت لەسەر ئیشوکاری ئایندە بە تایبەتی لەوانەیە بیر لەوە بکرێتەوە مەجلیسێکی هاوبەش دروست بکرێ بۆەوەی کە پرسە نیشتیمانی و نەتەوەیەکان لەوە مەجلیسە تاوتێ بکرێ و قسە باسی لەسەر بکرێت. باش ئەی لەسەر ئاستی کوردستان
هیچ هەوڵێکی یاخود کۆمەڵ خۆی ئامادە کردووە بۆ هەڵبژاردن؟ یاسای ئەم جارەی هەڵبژاردنەکان بە شێوازێکە لە بەرژەوەندی لیستە زەبەلاحەکانە. ئەگەر حیزب لایەنە سیاسیەکانی کە هەوڵی دروستکردنی هاوپەیمانێتی نەدەن و هەوڵی دروستکردنی تەنسیق بەلای کەمی نەدەن لەگەڵ یەکترا، ئەوە پێدەچێت تا ئەندازەیەکی زۆر شانسی نوێنەرایەتیان نەبێت لە بەغداد. بۆیە باشترە بۆ حیزب لایەنە سیاسیەکانی کە بەدەل لە یەکێتی و پارتی، چونکە ئەوان تا ئەندازەیەکی زۆر بەهۆی بوونی هێز و دەسەڵاتەوە، بەهۆی بوونی هێزی ئەمنیەوە، بەهۆی بوونی ئابوووریەکی باش لە بەردەستیانە، لەوانەیە ئەوانە هۆکار بن بەوەی کە جارێکە بتوانن ساختەکاری بکەن و لە بەرژەوەندی خۆیان کورسەکان و سۆگەر بکەن. بەڵام حیزب لایەنە سیاسیەکانی کە پێم وایە یاسای هەڵبژاردنەکە لەسەری واجب کردوون کە پێویست بۆ دەکا لەبەر بوونیان لە بەغدا و لەبەرەوەی کە تەنها پارتی و یەکێتی نوێنەرایەتی خەڵکی هەرێمی کوردستان نەکەن و قەیرانەکان لەبەردەم هەرێمی کوردستانە زیاتر نەکەن، پێویست بۆ دەکا بیر لە هاوپەیمانێتی بکەنەوە، بەلای کەمی بیر لە تەنسیق بکەنەوە کە تەنسیق و هەماهەنگیان لە بینە هەبێ کە سنوورەکان دابش بکەن لە بین یەکترا بۆ ئەوەی هەمویان نوێنەرایەتیان هەبێ و ئەو نوێنەرایەتی وەکە ئێستا هەیە کە هاوپەیمانێتی هیوا پێکێنراوە، ئەگەر بەدەل لە یەکێتی و پارتی بتوانرێ هاوپەیمانێتیەک دروست بکرێ کە نوێنەرایەتی خەڵکە ناڕازیەکە بکات لە هەرێمی کوردستان، ئەوە پێم وایە لە قازانجی هاوڵاتیانی هەرێمی کوردستان تەواو دەبێ و بەرژەوەندی حیزب لایەنە سیاسیەکانی دەرەوەی پارتی و یەکێتیش لەوایە کە بیر لەو تەنسیق و هاوپەیمانێتی کۆمەڵ خۆی وەکو خۆی ئامادەیە بۆ کۆمەڵ بەردەوام هەوڵی داوە ئەو ئامادەیە دەرببڕێ و شتی نەفسی و شخصی نەخوێنێتەوە و ئێسش خەریکی وتوێژ و قسەکردنە لەگەڵ لە ئاسی ئەشخاص لە ئاسی حیزب لایەنە سیاسیەکان بە هیوای ئەوەی کە بتوانین قبوڵی یەکتر بکەین، تەنازول بۆ یەکتر بکەین، باشترە بۆ ئەوەی کە هەمومان نوێنەرایەتیمانە نەک پێداگری بکەین لەسەر بەشی خۆمان و دوایەکان نتوانین ڕێبکەوین و هیچ لایەکمان نوێنەرایەتیمان نەبێ. کۆمەڵ ئامادەی ئەو توێژانەی هەیە و پشتیوان بەخوای گەورەی ڕۆژی شەمە ئێمە کۆبوونەوەیەکی گشتیمانەیە لەو کۆبوونەوە گشتیا کە ئەندامانی ئەنجومەنی سەرکردایەتی و ئەندامانی ئەنجومەنی دامەزرێنەران تیا بەشدارن، قسە و باز لەسەر چۆنێتی بەشداری هەڵبژاردنەکان و هەماهەنگی و دروستکردنی هاوپەیمانێتی و تەنسیق لەگەڵ حیزب لایەنە سیاسیەکان دەکەین. بەس وەکو ئەگەری بەهێز بۆ کۆمەڵی دادگەری ئەوەیە بەتەنیا بێت، یعنی لە بەردەم دوو ئەگەردایە کۆمەڵی دادگەریان ئەوەتە خۆی بەتەنیا لەگەڵ لایەنەکانی دەرەوەی پارتی و یەکێتی وایە ئێمە تەناو دووەگەرێ ئێمە لە هاوپەیمانەتیەوە دەست پێ دەکەین لەگەڵ لایەنەکانی دەرەوەی پارتی و یەکێتی، ئەگەر توانیمان بگەینە هاوپەیمانەتی باشە، ئەگەر نا تەنسیق بکەین، ئەگەر نا کۆمەڵی دادگەری بڕیاری داوە هەرچۆن بۆ بەشداری لەگەڵ لەو هەڵبژار نابکەوە متمانەشمانەیە کە بە پشتیوانی خی گەورە پاشان بە پشتیوانی ئەو جەماوەری کە ساڵهای ساڵە لە ئەدای نوێنەرەکانی کۆمەڵی دادگەری بینی و لە ئەدایان ڕازیە ئەو متمانە بەدەستبێنین و نوێنەرانمان جاری کە بچنەوە بەغداد. باشە بەس وەکو کاتەکەی کەم نەماوە بۆ هاوپەیمانەتی ئێستا درەنگ نییە نەدەبوو تەداویستا یەکلا کرابایەوە. پێم وایە هەفتەی 4 کۆتاوادەیە بۆ تەسلیمکردنی ناوەکان، بەڵام یەکی 5 کۆتاوادەیە بۆ تەقدیمکردنی هاوپەیمانێتی. نزیکەی 22 ڕۆژێکمان ماوە، ئینشاڵڵا لەو 22 ڕۆژە بتوانین ئەوەی کەمە بەس بێ و بەرژەوەندی هاوڵاتیان بێ تیا بهێنێنەتی. باشە بەس وەکو کاندید و وەکۆش ئێوە ناترسن ئامادەکاریتان کردووە لە ناوخۆی خۆتان وەکو کاندیدیش دیاری کراون بڵێن؟ کۆمەڵی دادگەری خەڵقانێکی هەیە کە خەڵکی جەماوەرین و خەڵک لە ئەدایان ڕازیە و ئەوانە پێم وایە کۆمەڵی دادگەری کاندیدیان بکە بیان کاتە نوێنەری خۆی بۆ هەڵبژاردنەکان و بێگومان و خەڵقانش تا ئەندازەیەکی زۆر لە ماوەی ڕابردووە کاریگەریان هەبووە لە چ لە ئاستی پەرلەمانی کوردستان، چ لە ئاستی پەرلەمانی عێراق، چ لە ناوخۆی هەرێمی کوردستانە، بۆیە خەڵقانی زۆرمانن کە ئێمە کاندیدی باشتان ئامادە کردووە. بێگومان کاندیدی باشمانەیە. بەڵێ سپاس دەکەم ناوبڕێکمانێ دەگەڕێن وڵاتان. بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕین وڵاتان لەگەڵمان بمێنەوە.
جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز کاک حاجی سەبارەت بە لایەنە ئۆپۆزیسیۆنەکان تێبینی هەبوو لەسەرەوەی کە بۆچی لایەنەکانی دەسەڵات و ئۆپۆزیسیۆن بەیەکەوە کۆ دەبنەوە بەڵام لایەنەکانی ئۆپۆزیسیۆن خۆیان بەیەکەوە کۆ نابنەوە ئەوەی کە پەیوەندی بە کۆمەڵی دادگەریەوەیە هیچ کەم و کوڕێک لەوە هەیە کە ئێوە دەست پێش خەریتان نەبێ بۆ هەمانگی لایەنە ئۆپۆزیسیۆنەکان طبعاً ماینی گەرانیە کە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن تەبا نەبن و متمانەیان بە یەک نەبێ ئەوە جێگەی تێبینیە بەڵام کۆمەڵی ئیسلامی بەشێک نییە لەو بێمتمانەییە بەشێک نییە لەو ناتەباییە طبعاً بۆ نمونە ئەوانەی کە حکوومەتیان پێکێناوە لەسەر کۆمەڵی ستراتیژ ڕێکەوتون ناوی حکوومەتی هەرێمە لەسەر ڕێکەوتون کێ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە و کێ جێگرە و کێ وەزیرە و کێ ئەمەیە لایحەیەکیانەیە و لەسەر ڕێکەوتون باش وەکو کارنامەش وەکو بەڵێ بەڵام لایەنەکانی ئۆپۆزیسیۆن کاتێک قسە لەسەر تەبایی دەکرێت کاتێک قسە لەسەر پرسی هاوبەش و کاری هاوبەش دەکرێت دەبێت ئەم متمانە دروست بکرێت و دەبێت بزانین لەسەر چی تەباین لەسەر چی ناتەباین نەک وتوێش بکەین بەڵام نتوانین تەبا بین کاتێک کە تەبا نەبین بین جەبهە لەسەر یەکتر بگرین باش ئەگەر ئێمە ناتەبایش بین نەتوانین بە یەک شۆکۆ بینەوە قسەوتنمان بە یەکتر ڕەخنەگرتنمان لە یەکتر لە بەرژەوەندی لایەنە بەشداربووەکانی حکوومەتە لە بەرژەوەندی دەسەڵاتە بۆیە دەکرێت ئێمە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بە یەکەوە تەبا نەبین بۆ نمونە کە دەڵێن تەبا نەبین شتێک لە بینمانان نەبێ ڕێکەوتنامەیەکمان نەبێ لە بیناوەکو هاوپەیمانێتیەک وەکو تەنسیقیەک وەکو شتێکی نووسراو بەڵام خۆکە ئەمەمانی مانای ئەوە نیە کە دژی یەکتریش بین مانای بۆمانە نایە کە ئێمە ڕەخنە لە یەکتر بگرین بۆمانە نایە کە جەبهە لە یەکتر بگرین چونکە جەبهەگرتنی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لە یەکتر ڕەخنەگرتن لە یەکتر لە بەرژەوەندی دەسەڵات دروست دەبێ ئەگەر ئێمە تەوا هەمومان ڕووی ڕەخنەمان لە دەسەڵات بێ کەواتە بۆ خۆمان ڕۆشتنە ناو جەبهەیەکەوە ئەگەر تەنسیقیشمان لە بینانە بێ بەڵام کاتێک کە ئێمە ڕەخنەیەکمان لە حکوومەت گرت و دوو ڕەخنەمان لە لایەنە ئۆپۆزیسیۆنەکە گرت بەمە ناتوانین تەبابین بۆ لە پێناوی تەبابوونا دەبێت زەمینە سازی بکرێ دەبێت ڕێخۆشکردن بکرێ بۆی کە بتوانێت بگەینە خاڵێکی تەبایی هاوبەش متمانە دروست بکرێ ئێستا لە نێوانی لایەنە سیاسیەکانە بە تەواوەتی تەنانە لە نێوانی لایەنە بەشداربووەکانی حکوومەتە تەبانین لەبەری کە متمانە نییە بە یەکتر کەواتە بۆ دروستکردنی متمانە پێویست بەوە دەکات زەمینە خۆش بکرێ ڕێخۆشکەری بکرێ بۆی متمانە دروست بکرێ ئێمە بەلای کەمی ببوورە ئێمە بەلای کەمی پێویستمان بە زەمینەیەکی لەبار هەیە بۆ ئەوەی لایەنە سیاسیەکان لەگەڵ لایەنە ئۆپۆزیسیۆنەکان لەگەڵ یەکە متمانەیان هەبێ ئەم متمانە لەوە دروست دەبێت سەرچاوەکەی سەرەتا ڕەخنە لە یەکتر نەگرین ڕەخنە لە دەسەڵات بگرین کاتێک کە هەمومان ڕەخنەمان لە دەسەڵات لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و ڕووی ڕەخنەمان لە یەکتر نەگرت متمانە دروست ئەبێ بەڵام ئەگەر وەکو ئێستا بین لە کەمی نابین بۆ یەکتر کە کێ ئۆپۆزیسیۆنی سەرەکیە و کێ ئۆپۆزیسیۆنی ناتەواوە و کێ بەناچاری ئۆپۆزیسیۆنە ئەمە ناتوانین بە یەکەوە دانیشین و ناتوانین دانوستان بکەین و ناتوانین بە یەکیشەوە متمانەمانە بێت باشە بەس خۆتان بەشێک نین لەوە کێریشتان کرد بێتە سەر لایەنە ئۆپۆزیسیۆنەکان یاخود بۆ نمونە لە پرۆژێکدا لایانی ترتان بەجێهێشت بێ خۆتان بۆشەوانەوە زۆر بە ئامانج گیراوە کۆمەڵی دادگەری باش زۆر جارێ بە ئامانج گیراوە لە لایەنی لایەنە ئۆپۆزیسیۆنە جیاوازەکانەوە بەڵام ئێمە نەمیدیای خۆمان بە شێوەیەکی ڕاستەوە جارە قەناعەتمە بە میدیا سێبەر نییە میدیای فەرمیمان هەرگیز بۆ بەکار نێناوە لێدوان و وتارمان لەو بابەتەوە نەنووسیوە چونکە پێمان وایە ئەوە لە بەرژەوەندی لایانی دەسەڵات تەواو دەبێ ئەگەر ستەمیشمان لێ بکرێ ئەمە ڕەدول بە میسلێکمان نابێ وەکوستەم بەڵکو بە شێوازی خۆمان ئێمە هەڵوێ سەلارەکان ساغ دەکەینەوە کاتێ ڕەخنە لە کەسێک دەگرین نامانوێکو ئەو لایەنانە بین کە ڕەخنەمان لەسەری هەبێت چونکە گەر ئێمەش وەکو ئەوان ماکردکەواتە فەرقمان چییە ئەگەر هەموو لایەنەکان هەڵە بکەن لە بەرامبەری یەکتر کەواتە هیچیان فەرقیان نییە بۆیە باشترین چارەسەر لەمە ئەوەیانە کە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لەبری ئەوەی ڕەخنە لە یەکتر بگرن ئاراسی ڕەخنەکانیان لە دەسەڵات بێ ئاراسی ڕەخنەکانیان لەو لایەنانە بێ کە ئەو قەیران و کێشەوی گرفتانیان دروست کردووە لە پێناوی ئەوەی کە متمانە دروست بکرێ وە کۆمەڵی ئیسلامی یەکەم هەنگاو لەم ڕۆ ناوێتی وە بەردەوامیش دەبێت بەوەی کە بە شێوەیەکی بەربڵاو پاساوی چاکەی خۆی لەسەر ڕوخانی دیواری خەڵکی نانێت بۆ ئەوەی بیسەلمێنێ کە خۆی چاکە
ڕەخنە لە لایەنەکانی کەی ئۆپۆزیسیۆن ناگرێ هەڵوێست و مووقیفی خۆی ڕاشکاوانە باز دەکا ڕەخنەی خۆی زۆر بە ڕاشکاوانە و جەریانە لەلایەنی دەسەڵات دەگرێ خاڵ لەسەر پیت دادەنێ چارەسەریشیان بۆ دەدۆزێتەوە هاوڵاتیش بۆ خۆی ئەمە دەبینێ چونکە کۆمەڵی دادگەری متمانەی بەخۆی هەیە و نایەوێت لەسەر ناشیرینکردنی لایەنەکانی کە وجودی خۆی بسەلمێنێ ڕابردوش ڕەمەی سەلماندووە و بەرهەمی ئەمەشمان چنیوەتەوە باشە بەس وەکوی کە زۆر جار لاندێک میدەی ئۆپۆزیسیۆنیش ئەو یەکسانکردنی پێشتر لاندە یەکسانکردنی هەموو حیزبەکان هەبوو وەکو یەک داوام دەسەڵات و ئۆپۆزیسیۆن وەکو یەکە تا چەند ئەمە بۆ هۆیەوەی کە بێت متمانەی دروست بێ هەر لێدانیش لە ئۆپۆزیسیۆن ڕێزی ئۆپۆزیسیۆن پەرتەوازە بیا خو لە میدیای سێبەرەوە خۆتانەوەتە ئێوە میدیای سێبەرتانێ بەس خەڵکی تر لە میدیای سێبەرەوە ڕەنگە هێرش بکاتە سەر لایەنەکانی ئۆپۆزیسیۆن یەکێ لە فەوزا گەورەکانی هەرێمی کوردستان کە ئەمڕۆژ لەو کۆبوونەوەانە جەختی لەسەر کرایەوە ئەو سۆشیال میدیای سێبەرەیە کە زۆربەی هەرە زۆری حیزب و لایەنە سیاسیەکان اعتیمادیان کردووەتە سەر یعنی هەر لە کۆبوونەوەکە باس کرا بەڕێزەوتی ئاخر زۆر جاریە بە خۆمان پارە دەدەینە کۆمەڵی خەڵک بۆی وەسفمان کە وەسف و سەنامان دەکا لە سۆشیال میدیا دڵمان پێی خۆشە لە بیرمان دەچێتەوە کەەوە پارەی خۆمانە پێمان داون بۆی وەسفمان بکەن ئێوە زۆر شوورەیە تۆ بێی پارە دەیتە خەڵقی بۆ جوانکردنی خۆت و پێش دوای بێ دڵت پێی خۆش بێ کە خەڵ وەسفی تۆی کردووە بەڵام پارەی خۆتە وەسفی پێکراوە و بۆ ناشرینکردنی خەڵقی کە شایستەی ئەو ناشرینکردنە نییە کۆمەڵی دادگەری قەناعەتی بەم جۆرە هیچ میدیای سێبەرەوەتان قەناعەتیشی بە میدیای سێبەر نییە ئەوەی کە هەیەی ڕاشکاوانە و شەفافانە لە میدیاکەی خۆیەوە دێڵێ نەترسانە ڕەخنەی خۆی دەگرێ لە پشتی دیوارەوە ڕەخنە ناگرێ بۆیە ئەم ڕازگۆیە وای کردووە کە کۆمەڵی دادگەری متمانەی لە لای هاوڵاتی هەبێ بەس ئەوش کە زۆر جار باس لەوە دەکرا پێشتر هەموو حیزبەکان وەکو یەکن نادەت پەروەری تێدایە خودەمە لە خزمەتی بەرەی ئۆپۆزیسیۆندایە کە هەموو حیزبەکانی دەسەڵات و ئۆپۆزیسیۆن یەکسانکردن بە یەکتی ڕەنگە سەبۆنم لایەنەکانی ئۆپۆزیسیۆن نە داهاتی یان لە دەستدا بێ نەنەوت باشتەواوە لە حیزب لایەنەکانی کە بچم بیرەنەوتم هەیە هێزی ئەمنیم بەدەسە هێزی سەربازیم هەیە دام و دەستگای حکومیم لە دەسە هێزی ئەمنیم بەدەسە دەسەڵاتی دادوەریم لە دەسە زیندانی نهێنی و ئاشکرام هەیە خاڵە سنوورەکانم لە دەسە داهاتی ناوخۆم لە دەسە سەرچاوە مرۆی سروشتەکانم لە دەسە بۆ بەچی من لە حیزبەکانی کە دەچم آخر سەرچاو ئەسڵەن ئەندامانی کۆمەڵی دادگەری هەژارترین چین و توێژن لە هەرێمی کوردستانە بەچی لە ئەو بچم نە پرۆژێکی ئابووری دیارمانەیە نە سەرچاوەیەکی ئابووریمانەیە لە هیچ حیزبێکی کە ناچن مەزڵومترین حیزب لە خەڵقە تەعین نەبووە پێشمەرگەمانە خانشین نەکراوە زۆر ڕێژی سێ چوار کەسمان خانشین کراوە هەموو ڕۆژێک و دەهۆڵ دەکوترێتەوە خەڵقی جاش بووە خانشین کراوە لە ئاسی پێشمەرگەکانی ئێمە بە مستحقی خەڵکمان خانشین نەکراوە هەموو ڕۆژێ دەیدەنەوە بە ناوچاومانە کاکە پێشمەرگایەتی کردووە پێشمەرگایەتیمان کردووە شەهیدی داوە شەهیدمان داوە کەم ئەندامی هەیە کەم ئەندامی سەنگەرم هەیە هێشتا وەکو خۆم مافم پێ نەدراوەتەوە کە لە دەوڵەتانی پێشکەوتووە کاتێک کە سەربازێک سەربازی دەکا لە ڕیزی هێزەکانی ئەوڵاتە خانشین دەکری و ڕێزی لێ دەگیرێ باشە خزمەتی پێشمەرگایەتی بە یاسا ڕێکخراوە پێویستە ڕێزی لێ بگیرێ بەداخەوە لەم دوایان چەندوا کراوە کە خەریکە ناوی پێشمەرگەش ناشین بکرێ لە ژێر ناوی پێشمەرگا کۆمەڵێ شتی ناشایستە کراوەکەەوە جێگەی داخە باش بۆیە سیستەمێکی گەورەیە تۆ بێ حیزب لایەنە سیاسیەکان بە یەک بشوپێنی بتەوێ هەموو خەڵک ناشرینکەی بەڵام خۆت بە شێوەیەکی جوان ناشرینکەی کاکە خەڵقی وا هەیە شتێکی زۆر بەسیتی لە ژێر دەسایە بودجەی کۆمەڵی خەڵقی ئیسفادە لێ کردووە ستەمیان لەکە هەموو ڕۆژێ خەڵک دێنە سەرجادە لە بەرامبری ستەم و زوڵمێک کەلەی کردووە باشە خەڵک ناشرینەکانی خۆی نابینێ دەیەوێ ناشرینەکانی خۆی بە جوانی خەڵکی بشارێتەوە نا خەڵکی چاوی کراوەتەوە دەزانێت کە کام حیزب لایەن دەسەڵاتی هەیە و کاری قێزەون و ناشرین دەکاوە کام حیزب لایەنیش هەوڵی چاکسازی دەدا و دەیەوێ گوزەران و بژێوی هاوڵاتیان دادپەروەرانە باشە بەزۆکو خۆتان دەڵێن دوایەوەی کە کۆنگرێتان کردووە و سەکردایەتێکی نوێ ڕەنگە خەڵک بەپرسێ هەمان کۆمەڵەکەی جاران ماوە لە ڕووی هەڵوێستی سیاسی وەکو حزب لە ڕووی کاری پەرلەمانی لە ڕووی پەروەەردە لە ڕووی میدیا
هەروەکو خۆی دەمێنێتەوە کۆمەڵی دادگەری. ئێمە لەو ڕۆوەکو کۆمەڵەکەی جارانین کە باشتر دەبین، جەریئترە بین، دڵسۆزتر دەبین، خەمخوارتر دەبین. ستراتیژمان بۆ 4 ساڵی ئایندە داناوە لە بەلاغی کۆتایی کۆنگرەکەمانە هەبوو. کۆمەڵی دادگەری ڕاشکاوانەتر، جەریئانەتر، قسە لەسەر چاکسازی دەکا، قسە لەسەر شەفافێتی داهات و خەرجەکان دەکا، قسە لەسەر دادگەری و دادپەروەری دەکا کە بناغە و بەردی بناغی تەبایی و ئیدارەدانی ئەم هەرێمەیە، قسە لەسەر دادگەری کۆمەڵایەتی دەکا، قسە لەسەر مافی ئازادی ڕادەربڕین دەکا، داکۆکییان لەسەر دەکا، ئەمە لە ناوخۆی خۆیان جێبەجێ دەکا و لە دەرەوەش داکۆکی لەسەرەکە. باشە بەس وەکو میدیایەکەش هەروەکو پێشتر دەمێنێت تۆ ڕەنگە بڵێن میدیای کۆمەڵی ئیسلامی میدیایەکی جیاواز بووە، میدیای کۆمەڵی دادگەری میدیایەکی جیاواز بووە بڵێن بۆ چوونی جیاواز و ڕەنگی جیاواز لەمە دوای دوای کۆنگرەش هەر بەم شێوێ دەمێنێتەوە مینبەری هەموو دەنگەکان بێ. کۆنگرە ئەگەر بەرەو چاکترین نەبرد بوو بێ بەرەو دوایی نەبردووە، بەرەو دواشی نابات. بێگومان پشتیوان بەخوای گەورە میدیاکەی کاریگەرتر دەبێ و فراوانتر دەبێ و زیاتر لە جاران ڕاشکاوانەتر دەبێ، ئەمەش بە شێوەیەکی ڕازگۆیانە، بە شێوەیەکی متمانە پێکراو، بە شێوەیەکی نەترسانە. باش بەس وەکو کاری پەروەردەیی و بانگەواز و هەتا کاری خێرخوازیش کە کۆمەڵ لەم بڵێن ڕۆڵێکی باشیە بووە، ئەمانە زیاتر پەرایان پێدرێ وەکو بە ڕێزووتی لاڵوێستە سیاسەکانی شەروە خۆیان ئێمە لە کۆنگرا ئەگەر جاران دەستگایەکمان نەبوو بە ناوی دەستگای خێرخوازی بەخشین بوو بێ، ئەم جارە کردومانە بە مەکتەبێکی خێرخوازی کەواتر فراوانتریەکەین بوارە خزمەت گوزاریەکان کۆمەڵی دادگەری باوەڕی وایە کە فراوانتری بکە. ئەگەر جاران ئەنجومەنێکمان هەبوو دەبوو کاروباری بەڕێوەبردن و ڕێخستنی مەڵبەند و ئۆرگانەکانی لە ئەستۆ بگرتایە و کاروباری بانگەوازیشی بکردایە، ئێستا ئێمە بە تایبەتی وێ ڕایبوونی مەکتەبی زانایان و بانخوازانمان بە تایبەتی ئێمە ئەنجومەنێکمان پێکهێناوە بە ناوی ئەنجومەنی بانگەوازەوە کە گرنگی زیاتر بەکاری داوە بانگەوازەدا لە سەرتاسەری هەرێمی کوردستان و مەدارسی شەرعی و پەروەردەیی دەکاتەوە وێ ڕایبوونی دەستگای نوری حکمە. ئێمە مەدارسی شەرعیمان هەیە، مەدارسی علوم حەدیثمان هەیە، مەدارسی حیفزی قورئانمان هەیە. بێگومان ئەنجومەنی بانگەواز زیاتر پلانی دەبێت بۆ گەشتکردنی ئەم داوە بانگەوازە کە بە شێوەیەکی سەردەمیانە و بە شێوەیەکی مۆدێرن بتوانێت لە ئەقساتی جەماوەرە ڕۆڵ و کاریگەری هەبێت. بەدووە پرسیارم بینەوە سەر مەسەلە سیاسیەکە ئەوەی کە ئەمارەستەی کە حکوومەت هەیەی کابینی نوێم چی لە بواری ئازادیەکانە، چی لە بواری ئەنجامدانی چاکسازی، چی لە بواری ناشفافیتی دادەکان و بەردەوامی لێبڕینی موچەش. ئەگەر بەم شێوێ بڵێن ئەگەر دروست بێت تاگڕەوانە بەردەوام بێت دۆخی کوردستان زۆر بەرە و خراپتر دەڕوات. ئەگەر لایەنە بەشداربووەکانی حکوومەت پیان وابێ حکومداری بەم شێوازە ناڕوات، لایەنە سیاسیەکانی دەرەوەی حکوومەت چەند هێندە پیان وایە حکومداری بەم شێوازە ناکرێ و ناکرێ ئیدامەی هەبێ و ناتوانێت ئیدامەی هەبێ. ئەگەر بەم شێوازە بەردەوام بێ بێگومان ئایندەی قەواری هەرێمی کوردستان لە خەتەرا بێ و هیوادارین دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێم و ئەوانەی کە کاریگەریان هەیە لە سەر دەسەڵاتی یەکەم لە هەرێمی کوردستانە بتوانن بیر لە ئایندەی خۆیان و قەوارەکە بکەنەوە. چونکە ئەگەر قەوارەکە فەوتا شتێک نابێ ناوی حکوومەتی هەرێمی کوردستان، شتێک نابێ ناوی بەشداربووان لە حکوومەتە، شتێکیش نابێ ناوی ئۆپۆزیسیۆن بێ. یعنی مەوەستا ئێستا بە هەڵوێستەکانیان بە درێژەدان بە گەندەڵی و بە تاگرەوی ئەم خەوارەیان خستوتە مەترسیە و بە نەعەدالەتی. بێگومان نەبوونی ئازادی ڕۆژنامەنووسی، هەڵوەشاندنەوەی بەها باڵاکانی کۆمەلگا کە ئەخلاق و خوڕەوشتی کۆمەلگایە، نەبوونی دادگەری کۆمەڵایەتی، نەبوونی دادگەری ئابووری، نەبوونی شەفافیەت، بوونی قۆڕەخکاری، بوونی زوڵمستەم، ئەمانە هەموو هۆکارن یەک دانیان بەسە بۆ ئەوەی کە کۆمەلگا هەڵبۆشێنێتەوە. ئەگەر ئێمە لە هەرێمی کوردستانە خاوەنی ئەم هەموو بەڵام موسیبەتە بین، ئەوە بێگومان مەرگی بەداخەوە مەرگی قەوارەکەمان نزیک دەکاتەوە. هیوادارین نەگەینە ئەوە و هیوادارین بەرپرسان لە هەرێمی کوردستانە لە پێناوی بەرژەوەندەکانی خۆیان و مانەوەی خۆیان بی لە چاکسازی بکەنەوە، ئەگەرنا
بەم شێوازە مەحاڵە بوونی ئەم هەرێمی کوردستانە بەردەوام بێت. سوپاس دەکەم، زۆر سوپاس بۆ بەڕێز فاروعالی ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری کە لەم بەرنامەیە لەگەڵ ماوەی سوپاس دەکەم. سوپاس بۆ بینەرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.